باشترین چای صحی سەوزە بەڵام ئەبێ چای سەوز لەگەڵا شتیکە نەخۆی تۆ کە تۆ زەعیڤی شیرینی و شتە بێت تەرکەی بەڵام خواردنی هەموو کەسێ ناتوانێت بیخوا چای سەوز تایبەتێکی خۆی هەیە خواردنی تۆزێ ئێمە چکە فێری چای سەوز دەبووینە هەر چای ڕەشە خۆین چای سەوز خواردنی با بڵێن تۆزێ قورسە بەڵام من هەمە میوەمان لەگەڵاداناوە لە جێ خۆیت میوەی لەگەڵایە چای سەوزەکە بەتاب و خۆش ئەو چانە گوڵی تایە خۆمان گوڵی تێکەن هەیە خۆی گوڵی تایە یان لە جێ خۆی بۆن گوڵی لێدراوە یان بۆنی هێلی لێدراوە یان بۆنی با بڵێن عەترێکە پێڵێن ئێرەگڕی ئەو عەترەیە ئیتر چایەکان گوڵەکان جۆری زۆرە مۆری هەیە شینی هەیە لای من چای کیلۆی بە 100,000 هەیە ئیتر بە 6,000 هەیە بە جۆری ئەو مشتری کە ئەیکڕێ بە جۆری قابلیت و ئیمکانەتی خۆی چایەکە چیە وەیە دێنێت چای هەیە بۆ نمونە حەزی لە کوڵان نایە چای حەزی لە کوڵانن نییە ئەبێ ئاوەکە گەرمکەی بیکوڵێنی ئاوەکە چایەکەی تێکەی واز لێنی بێ ئاگر 5 دقە 6 دقە هەتا چایەکە با بڵێن ئیسراحەتەکە دەمەنێ ئەو کاتە تام و ڕەنگ دەداتێ چایەکە.